بەڵێ بەڕێزان دەچمە لای تەوەری دومی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبار بە یەکێک لە کیشوەرە هەرە گرنگەکان خۆ هەرە دیارەکانی ئەمڕۆی جیهان کیشوەری ئەمریکا لەستادا ئەمریکان تەنها کیشوەرێک نییە بەڵکوێکێکە لە ئەو هێزانی کە جیهان بەڕێوە دەبات کە لەو هێزانی کە زۆرترین کاریگەریان لەسەر ساحەی سیاسی وەروەها بەگشتی لەسەر ئاستی جیهان هەیە جا لە ڕابردوودا دەوگری جیاواز هەبووە سەبارە بەوەی کە ئەمریکا کەی دۆزراوەتەوە و کێش دۆزیوێتەوە باز زۆر دەکات کە یەکێک لەو کەسانی کە ئەمریکای دۆزیوێتەوە ڕئیس پیریە کە وەختی خۆی داوت کە ڕئیس پیری کەسێک بووە تورک بووە لە سەردەمی عوسمانەکاندا ژیا و بۆیە تورکەکان بە تورکی دەکەن بەڵام لە ئێستادا لە دوایین کتێبدا یاخو لە دوایین ئەو بەڵگانی کە دۆزراوەتەوە دەوترێت کە ڕئیس پیری کوردیەکە ڕاستە لە سەردەمی عوسمانەکاندا ژیا بەڵام خۆی بەڕەتەڵە کوردە و کاتە کوردێک کیشوەری ئەمریکای دۆزیوەتەوە لەگەڵ ئەوەشدا نووسەری ئەم کتێبە کە زۆر بەڕێز محەممەد علی سەلمانە لەگەڵ ئەوەی کەم کتێبەی دەرکردووە هەروە فیلمێکی دۆکۆمنتاریشی سەبارە بە دۆزینەوەی کیشوەری ئەمریکا دەرکردەوە مەگوتوگۆکردنی زیاتر سەبارە بە دۆزینەوەی کیشوەری ئەمریکا و سەبارە بە کوردبوونی و کەسێک کە کیشوەرەکە دۆزیێتەوە دەچمە لای نووسەری کتێب کە زۆر بەڕێز محەممەد علی سەلمان و سازی ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەن کاک محەممەد سڵاو لێ بێت باین باش زۆر بەخێر بێت زۆر سپاس بەیانی باش خۆشحاڵم لە خزمەتانە چەند باش خواتێک لەسەر ڕئیس پیرە ئەدوێنم لە بەتایبەتی لە ئەم کورساتە جوانە بسم الله والصلاة والسلام على رسول الله دەستخۆشی پێش هەر شتێک کاک محەممەد دەستخۆشی نووسینی کتێبەکە وەروها فیلمە دۆکۆمنتارەکەت لێ دەکەم دەتۆ نەخشەیەکی شت لایە لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک بەڵگەی جیاواز لایە کە لەم کتێبەدا خسووتە ڕوو سەبارە بەوەی کە ئەو کەسێک کە ئەمریکای دۆزیوێتەوە کووردە پێش ئەوەی کە باسی نەخشەکە بکەین دەمێت باسی کتێبەکەت لەگەڵدا بکەم ڕئیس پیری کێیە بۆچی تورکەکان بە تورکی دەکەن ئەو بەڵگانە چین کە لەسەر کوردبوونی ڕئیس پیری هەیە زۆر باش دەست خۆش بێ بۆ پرسیارەکان بەڕاستی لە جێگای خۆیەتی ئێمە زۆر گرینگە وەکو کورد ئاوڕ لە مێژوو بدەینەوە ینی مێژوو پایەیەکی گرینگی کووردە وەکو ئێمە و هەروەها ئێمەش لە ڕابردووە بە تایبەتی وامان کردووە کەم دەرخەمی بەرامبەر بە مێژوو بەڕاستی مێژوو وەکو وترێ باشی هەموو زانستەکانە وڵاتانی دەوروبەر زۆر گرنجیان بە مێژوو داوە و لە هەمان شێوەش ئەم باشە خواستێک ئێمە لەسەر پیریەکەین ناحەیەکی گرنگی مێژوو کتێبەکە بەدەستەوە بێت یان سێریکیت بەدڵی خۆت ئەم کتێبەی کە من باسیەکەم ئەمڕۆ لە خزمەتانە یەکێکە لە کتێبە هەرە ناوازەکان کە وای کردووە ڕێڕەوی مێژوو بۆ مرۆڤاتی بگۆڕێ بە تایبەتی ئەو مێژووی کە تۆمارێک لە ساڵ 1929 مێژوو ناسنامەیەکی شوناسێکی گرینگە بۆ گەلان هەر کەسێک مێژووی نەبێت ناسنامەی ونە کەسێتی ونە ناتوانێت خۆی بناسێنیان خۆی بۆ ناناسێنێ لە پێگەی نێودەوڵاتیە ئێمە کە باس لە ڕئیس پیریەکەین ئەم پیاوە لە سەدەی 15 ژیاوە لەم سەردەمەدا شتێکنەوە بە ناوی نەتەوایەتی یان شتێکنەوە بە ناوی ئەوەی تۆ وەکو ناحیەکی کوردی قسە لەگەڵا بکرێت حرەبەک و حرە فارس وەکو فارس کوردک وەکو تورک بەڵکو ئەم پیاوانە ئەم شخصانە لەژێر دروشمێکی ئاڵای ئیسلامە ژیاون کە دەوڵەتی عوسمانی بووە دەوڵەتی عوسمانی یەکێک لەو بەڵگانەی کە ئەڵێن تورکە لەسەر ڕئیس پیری ئەڵێن ئەوەی کە گوای لەناو دەوڵەتی عوسمانی ژیاوە ئێمەش ئەڵێن باشە کاکە دەوڵەتی عوسمانی خۆ تەنها حکمی تورکی ناکرد حکمی فارس عرب و بولغاری و یۆنانی و ڕۆمانی و حکمی هەمووانەیە کرد یعنی سەڵتەنە و قەلەمڕەوی بەتەو باڵی کێشا و بەتەوە نەستەرنەتەوەکانی ترا کوردیش سەترێک بۆ لە ژێرە ماڵایە نەتەوەیەک بۆ لە ژێر ئەم چەترە ژیاوە لە ژێر ئەم قەلەمڕەویە ژیاوە ئەم ڕئیس پیرە یعنی ئەوەی کە من زۆر پێسەرسامم ئەوەیە کە خۆی باسی کوردبوونی خۆیەکە یعنی تورک بۆ تۆ بۆی تورکێنی لە کاتیدا ئەم پیا بە ئاشکرا دەڵێ من کوردم تورکەکان زۆر بەڵگا خەنە ڕووکە گوایە ئەم پیاوە لە ئەنادۆل ژیاوە هیچ جوانیە هیچ ڕاست نییە ئەم پیاوە وەکو لە سەر چاوازان باسەکرێ خۆی ناوی پیریە خۆی ناوی پیری حازی مەحلەدینە لە نەخشەکە شایشاڵای کە دواتر پێشان دەم لە کوێ ناوی خۆی نووسیوە ئەمە زۆر باشە زانین ئێمە وشەی پیری وشەیەکی کوردیە ئێمە چەندین کەسایەتی گەورەی کوردیمان هەیە کە پیری لە وشەکانیان دەرەکەوێت جاوە چوەکو پاشگر چوەکو پێشگر بۆم لێمە شێخ سەیدی پیرانمان هەیە پیری لە ناوەکەیەوە دەرەکەوێت پیرە مێردمان هەیە کە بەمان پێش پیرەمێردی شاعیر پیری لە ناوەکەیە دەرەکەوێت ئێمە پیرە باومانەیە کە ساتێکی خەڵکی باڵەکایەتە پیری دووبارە لە ناوەکانیان دەرەکەوێت ئێمە چەندین عشیرەتی گەورەمان هەیە وەکو پیرزین پیرسوان کە پی لە ناوەکانیان دەرەکەوێت
چەندین شاری ترمان هەیە وەکو پیرەمەگڕۆن وەکو کانی پیرە ئێوەکو باوەکو بەڵگەیەک بەکاری دەهێنن بۆ کوردبوونی ڕئیسپیری بەڵگەکانی دیکە چین قسەکە زۆر ئەیسەلمێنن کە ڕئیسپیری کورد کە ئەڵێن وشەی پیری وشەیەکی کوردیە لە هەمان کاتە پرسیارێک ئاراستی تورکەکەین ئەڵێن باشە کاکە ئەگەر ئێوە پێتان وایە پیری تورکە ئەی بۆ یەک زانای تری تورک نابینن هەڵگیری ئەو ناوە بێ هەڵگیری وشەی پیری بێ بۆ شارێک لە تورکانیە کە ئی تورک بێ ناوی پیری بێ یان پێشگیری ناوی پاشگیری پیری پێوە بێ کاک محەممەد ئێستا لە کتێبەکەی ڕئیسپیریە باز لەو دەکەیت کە ئەم کەسە کشوەری ئەمریکای دۆزیوێتەوە دەمێت باسێکم بۆ بکەیت چۆن دۆزیوێتەوە وەکێ بوون کەسانێکی لەگەڵی دابوونە چۆن ڕئیسپیری ئەم شتانی باس کردووە مێژوو چۆن باسی ڕئیسپیری دەکات ئایا ئێمە تەنها وەکو کورد بەناوی دەکەین و ئەوکو کوردێک ئەم یادی لێ دەکەین و یاخود جیهانی دەزانێت کە ڕئیسپیری کە یەکێک بۆ لەو کەسانی کە ئەمریکای دۆزیوێتەوە بەڵێ پرسیارەکە زۆر زۆر جوانە سەبارەت بە کوربوونی تەنیای خاڵباز بکەم ئەوەیە ڕئیسپیری لە کتێبەکەی خۆیان بەناوی کتاب البەحریە تەفاسلی دیتێڵی یان با بڵێن تێر و تەسەلی وردەکاری گەشتەکەی خۆی بۆ ئەمریکا باس کردووە لە کتێبەکەی خۆیان کە کتێبەکەی پێگەیەکی سیاسی دروست کردو لەنێو جیهاندا باسی کردووە کە چۆن چۆتە ئەمریکا چۆن ئەمریکای دۆزیوێتەوە هەتا ناوێکی تایبەتی خۆی بۆ لێناوە خۆی کەڕیدە بووە خۆی گەشتیار بووە خۆی کەسێک کەساتێکی چۆنی هەبوو بۆ نمونە ئێستا سەدەمی ئێستا وا گەشتکردن ئاسانە بەڵام بۆ ئەو کەسانەوە نیە بۆ باسی سەدەی 15 ئەکەین ئێمە سەدەی 14 ئەکەین ئەو چۆن بوو ئەم بیری لەو کرۆتەوە کە گەشت بکات کە بڕوات ئەمریکا ببینێت ڕاستە ڕئیسپیری لە ساڵی 1965 لەدایک بووە گوایە ئەو ساڵە بووە چونکە من یەکێکە لەو شخصانەی نە لەدایک بوونی دیارە نەمردنیشی دیارە ئەمە یەکێکە لەو ناحیەکە من بۆم دەرکەوە ئەو کابرای کووردە چونکە سڵتانەکانی دیکە سەر و بنیان دیارە وا تەزان لە کوێ لەدایک بۆ لە کوێ مردووە و چی کردو چی نەکردووە بەڵام ئەم شخصەکە سەر و بنی دیارنێ ئەمە دیارەکە دەستێکی تێوەشێنراوە ئەم پیاوە دوای لە سال 1965 کە گوای لەدایک بووە بەو ساڵێکە لە تاریخ پێمانەڵێ دواوی تموح و حەز و ئارەزووی وا بووە کیفی بەگەڕان هاتووە خاڵێکی هەبوو بەناوی کەمال ڕئیس ئەو کەمالە فێری دەریاوانی کردووە لەگەڵ خۆیان بردوێتی گەشتی پێ کردووە یعنی بردوێتی بۆ چەندین ناوچەکانی پێناساندەوە ڕئیسپیری خۆی سەرەتا لە ژیانیدا تموحێکی کێشانی نەخشەی هەبووە یعنی ئەم نەخشەیە 36 ساڵ بەو نەخشەیە بە کە تا کێشاویەتی یعنی توانیوەتی چەندین وڵات بگەڕێ لە میانەی چەندین گەڕانە خۆش قسێکی جوانی ئەڵێ تا تۆ چەند ناگەڕی زیاتر مێشکە تەکرێتەوە عاقڵە تەکرێتەوە ئەویش وەوە زۆر گەڕاوە زۆر شتی بینیوە دواتر توانێتی نەخشەیەک بە تێر و تەسەڵ بچێشێ وەختێکش لەو بارێ بچێت باسی ئەم نەخشە و تەسەلە ئەکەن بچینە سەرواڵەکە کاک محەممەد باسێکی نەخشەکەمان بۆ بکەیت و ئەوەی کە ناوی خۆشت ناوی خۆشی لەسەر نەخشەکە نووسیوە و ئەو شوێنانی کە لە نەخشەکەدا زۆر ئاماژەی پێدەکات خۆ زۆر لای گرنگە کامانن و ئەژمێ بزانن لەم نەخشەیەدا ئەمریکا کامەیە بەڵێ ئەم نەخشەیە کە ئێستا مشتومڕێکی زۆر زۆر گرنگ و گەورەی لەسرە وەکو ناحیەی دۆزینەوە چونکە ئەم نەخشەیە یەکەم نەخشەیە هەموو جیهان دەستی ماچەکە و ئەم لە پێش ئەم نەخشەیە نەخشەیەکی واورد نییە یعنی ئێستا ئەگەر بچی نەخشەی جیهانی نوێ بێنی ینی ئەم نەخشەیە کە ئێستا ناسا بە کامێرەگەراوی کێشێ بۆ ئێمە باوەڕکە هیچ نەخشی جیاوازێکی لەگەڵ ئەم نەخشیانە ئەم پیاوە ئێرە ئەمریکای باکوورە کێشاوێتی ئێرە ئەمریکای باکوورە حەسەب نەخشەکە لێرە بڕدراوە بتوانین من بۆ زوم کەی بۆ ئەوەی ئێستا ئێرە کوێیە ئێرە ئەمریکای باکوورە ئەمریکای باکوور بەڵێ باشە کاتەمە ڕئیسپیری ئێری دۆزیوێتەوە بەڵێ لێرە نووسیویەتی لێرە تەفاسیلی بابەتەکان ئێستا ئەمە هەمان هەموو نووسیویەتی لەوێوە نووسیویەتی ئێمە کە چین بۆ ڕۆژئاوە هەتا ڕئیسپیری بەدەستی خۆ نووسێتی ئەلێ کاتێک ئێمە چین بۆ ڕۆژئاوە ئێمە چەند بەردێکمان بینی ئەو بەردانە پیانەوت بلاکستۆن ئەنی بە زمانی ئینگلیزی کە تەرجمەیان کە دەوتێتی بلاکستۆن ڕئیسپیری ئەڵێ خۆم ئەو بەردەم بینی یعنی خۆی چووە تێگەی لە دەستنووسەکەی خۆیان نووسێت خۆم ئەو بەردەم بینی واتە خۆی چووە ئەمە یەک دوو لێرانە باسی قەڵاکانی فێردینا دەکا ئەڵێ ئەو قەناڵان ئەو قەڵایانە خەڵایەکی گەورن بۆ پاڵپەشەکردن لە ئەمریکا یعنی کە تەفاسیلی شوێنێک باسەکە دیارە خۆی لەوێ بوو ئەگەن ئەو سەرساوانە ئەو نووسینانە لە شوێ دەنێ وانە ئەوەی کە زێگای گرینگە لێرە نای خۆی نووسیوە لێرە نووسیویەتی خەریتە ئەلفەقیر پیری ئەگەر ئیزنم دەیت مزافەیەکم دێ کاتێکی باشم دێ بۆی ئەم دەستاژانە شیکەمەوە ئێمە لەناو کووردا چەند کەساتێکی زۆر گرنگمان هەیە کە باسییان لە باڵێن وەکو شاعران وەکو ناڵی مەحوی یان سالم وە شاعرانی تر
ئەگەر دیقەت بدەی لە زمانی شعرە تێکەڵەیەکیان لە زمانی فارسی کوردی عربی بەکارهێناوە بۆم دەیماگەر سەیری شعرەکانی ناڵی بکەین بۆ ناڵێ شەو چە بکەنی نایلۆفەری جلەوی ڕەقسی شەرمەندە دەکا زەهرەی زوهرا لە سەمادا یعنی تۆ سێرێکی تێکەڵەیەکە ڕەقس عربیە بۆ نمونە هەندێکی تری فارسیە ئەم ڕئیسپیرەش هەمان مەوزوع بووە یعنی یەکێک لەو بەڵگانەی کە ئەڵێ ئەم بە کوردی نووسیوێتی ئەوەیە کوردی کلاسیکی بەکارهێنا بۆ نووسی دروستکردنی ئەم نەخشەیە سەدەی 15 هەڵبەتە زمانی کوردی لێگەڵ ئێستا جیاوازی هەبووە خۆشتەڵی زمانێکی ئەتوانین بڵێن بووە لەگەڵ زمانەکانی دیکەشدا لێرە نووسیەتی خەریتە هەتا کە نووسیتی خەریتە تائی عربی نەکردە تائی کوردی کردووە نووسیتی نەنووسە خەریتا نووسیتی خەریتە بە تئی کوردی اینجا هاتووە ئەلفەخیری پێوە کردووە پیاوە هەژارەکە خۆی ڕئیس یەمکە لە کەشتەکان عوسمانی بەیانی باوەڕکە تاسن لێ ڕوو نەبیتەوە کوربوونی تیا دیارە یعنی ئێمەی کورد دایم خاکین ینی چۆنەڵی لوتمان بەرزدانی بزەبێت ئەمە ئەڵێ نەخشەی پیاوە هەژارەکە ئەلفەخیر کە بەرامبەر ئاکەیە و بە زمانی ئینگلیزی ذا لە بەرامبەرە بەکاری هێناوە ئەلێ خەریتە ئەلفەخیر یعنی ئێمە زۆر جارێک سەیری شعری ناڵی بکەین ژمانی کوردی بەکارهێناوە ئەلفولایان پێوە کردیا بۆ منە ئەڵێ ئەلخال وەلخۆل خەوانە کوردین بەڵام خاڵ فەتحی بۆ دانێ زەمەی بۆ دانێ یان ئەڵێ وەلگەرد وەلچیە یعنی بەلام شاعیرەکانی ناڵی هەمووی ئەوەی تەیە ئەم پیاوەش هەماشتا کاک جیاواز کاک محەممەد ببوورە باسی جیاوازیمان کرد کاک محەممەد جیاواز لە کوردبوونی ئەم ڕئیسپیریە دەمێت باسی ئەمە بکەیت مێژووی ئەم نەخشەیە بۆ کەی دەگەڕێتەوە وە چۆن ئەم نەخشەیە دەستکەوتووە و ئێستا باس لەوە کرد کە ئەم نەخشەی کاریگەری گەورەی لەسەر ئەم نەخشە تازەی هەیە کە جیهاندا کاری لەسەر دەکرێت دەمێت باسێکی مێژووی نەخشەکەمان بۆ بکەیت چۆن ئەم نەخشەیە بەدەستگەیشتووە و ئەم نەخشەیە ڕئیسپیری خۆی دەیڕشتووە بەڵێ وەکو باسەکرێ لێرانە ناوی خۆی نووسیتی خەریتە ئەلفەقیر پیری یعنی ئەم کە نووسیتی پیری سێ نقطەی کردە بۆ پێ ئەتە بەڵگە لەوەی کە ئەم نەخشەیە ڕئیسپیری خۆی دروستی کرد هیچ گومانتیانە هەموو زانە لەسەر متەفقان چونکە کابرا لە کۆتای ناوی خۆی نووسیوە نووسیتی ئەم نەخشەی ئەم پیاوەیە کاتە ئەم نەخشەی لە ئێستادا لە جیهاندا معروفە بەڵێ بەداخۆتەنها لە کوردستان معروف نییە زێرە معروف نیە بۆی سیاری ئەوە دەکەم چۆن ئەم نەخشەیە دەستکەوتووە بەڵێ ئەم نەخشەیە من سەرەتا لە زانکۆ بەحسێکمان کرد لەسەر دۆزنەوەی کشۆرەکان و بەشەکەی خۆم پەیوەندی نەوڵاتەکان بوو ڕێک پەیوەندێکی قوڵی بە جوگرافیا و بە ئابووری و بە مێژووە هەیە و بە دیپلۆماسی و سیاسەت بامانشەوە بۆمان دەرکەوت کە شخصێک هەیە دەستی هەیە لە دۆزنەوەی کشوەری ئەمریکا بەڵام ناوەکەی پیریە من مامۆستاکەم فارز بوو وتی هەستەکەم ئەمە کووردە چونکە وشەی پیری یان فارسیە یان کوردیە مستحیلە تورکی بێ هیچ وشەیەکی هەر لە فەرهەنگی تورکیا وشەی پیری ئەسل و ئەساسی دیسمانەیەک ناباش بەڵێ کاک محەممەد ئێمە زۆر باسمان لەوە کرد کە ڕئیسپیری کووردە باز جیاواز لە کورد بوونەکە دەمێت باسێکی ئەوم وەکەیت چۆن دۆزیەوە چۆن بیری لەوە کردەوە کە نەخشێکی وەها دابڕێژە کە سایەتی ڕئیسپیری چۆن بووە چکە بەڕاستی دروستکردنی نەخشەک و باس لەوە کرد زیاتر لە 30 ساڵی خوێندووە کاتەمە 36 ساڵی خوێندووە کاتەمە مێژوویەکی زۆرە بۆ دروستکردنی نەخشەیەک لەم شێوازە و کە لە ئێستادا جیهان لەسەری بڕوات کەواتە نەخشەیەکی ڕاستە لێم باسی ئەوم بۆ بکەیت ڕئیسپیری کە سایەتێکی چۆنی هەبووە جیاواز لا کوربوونەکەی و دوای دۆزینەوەی ئەمریکا مێژوو چیمان پێ دەڵێت دەست خۆش بێت چەند لێدوانێک هەیە لەسەر ئەم نەخشەیە کەوا ئەکە ئەم نەخشەیە جێگایەکی پێگەیەکی گرنگ لەسەر لە جیهانە بمێنێ سەرەکی ترین شت ئەم پیاوە کە چۆتە ئەمریکا یعنی گەشتەکەی خۆی بۆ ئەمریکا باش کردووە یعنی ئەمە زۆر میمە زانان هەمویان لە ڕابردووە زانانی کورد وەکو ئیسماعیلی جەزەریە بوو وەکو بوفیدا ئەوانە کەشتێکیان داهێناوە پێچوانی ئەوروپا شتەکانە نەشاردەوە ڕازگۆ بوونە شێوازەکەیان باس کردووە ڕئیس پیریشێکە لەو شخصانە ئەم پیاوە کە گەشتی کردووە لە دەوڵەت عوسمانیەوە گەشتی کردواتە لە ئەفریقیا لە ئەفریقیا کە هاتووە درێژی پانیەکەی بینی ئەفریقا و ئەمریکای دەستنیشان کردووە یعنی دەریالوشی تاریک بە تەقریبی دەستنیشانی کردووە هەتا من دوای ڕێی خۆم پێڵم لەسەر چۆن ئەمریکا دەستاواژێکی کوردیە یان دەستاواژێکی بیانە ئەم پیاوە کە هاتووە ئێرەی کێشاوە ئەمە پرتوگالە هەتاگە بینتە نزیکەوە نووسرایە پرتوغال
لە تەنیشتیان نووسیتی بلاد ئیسپانیا ینی خاچی ئیسپانیا لێرە نەخشەکە دەڕێنراوە بەرژەوەندە سیاسیەکان ئەم نەخشیان دەڕواندووە ئێستا ئەمەیەک لە سەرسی نەخشەی لە بەردەستی منەوە لەو لاترەوە تۆزێک خاچی بەریتانیا دیارە هەر لە ئاخیر ئەخیرەوە تۆزێک خاچی بەریتانیا دیارە ئێرە نەخشەی ئەو ئەفریقیایە ینی ڕۆژئاوای ئەفریقای کێشاوە ناوی پاشاکانی ئەفریقای ئەو کاتە هەموو نووسیتی پاشای مەڕاکیش پادشاه ڕسمی جیاواز لەسەرەتی محەممەد بەڵێ بۆ منە ئەو ئاژەڵانە خۆ ڕسمانەکان سمبولە بۆ ئەو وڵاتە بەڵێ ینی سیل لەوەیدا ئاژەڵی شوێنەکان دەچەشان کردووە ینی مێژوو ینی جوگرافی ناسان زۆر پێ سەرساون ئەڵێن ئێمە کاچین بۆ شوێنێک تەنها شوێنی جوگرافیاکە لەسەر خەریتا چێشین ئەم پیاوە پێمان دەڵێت چێ لەو کاتە حکمی کردووە چ ئاژەڵێک باو بووە چ مامەڵێکی خۆراک لەوێ ئاڵوگۆڕی پێکراوە لەو جۆرە زەویانە چ بەربوومێکی با بڵێن دانەوێڵەیە باوە لەو ژینگەیە ئەم ژینگە بۆ چ دانەوێڵەیەک ئەشێ ئەنی ئەمە کە زۆر گرینگە لێرە بەداخەوە بەرژەوەندە سیاسیەکان نەخشەکان لێ دڕاندووی ئاسیا دەبێت زۆر گەورەی کێشاوێ بەڵام بەداخە لە بەردەستمانە دوای هاتۆتەوە درێژەکەی کێشاوە هەموو ئەو چیرۆکانەی کە لەم بینێ ڕوویداوە لەسەر خەریتە کێشایەت ئەم بەلەمە زۆری ماسی بەلەم و ماسی وشتان ئەوەیە کە ڕئیسپیری لە گەشتەکەی دابینوێت بەڵێت آخر پرسیارەکەوێ خەڵکە لە وڵا نەچۆتە ئەمریکا ئاخرەکە خۆی نەچۆ بێ چۆن ئەمان ناچێشێ وانە بەڵێ زیاتر مێژوو نووسان یاخۆ زیاتر لە سەر جیهان لەسەر چی کۆکن لەسەر چی متفقن کە بڵێن کە کێ ئەمریکای دۆزیوەتەوە ئەمریکەکە خۆیان دەڵێن چی قسەکە زۆر جوانە ئێمە کە باش لە دۆزەرەوەکەین زۆر گرنگە پێناسەی بکەین ئەنوەرە کاکە دۆزەرەوەتە چی دۆزەرەوە بە کەسێک ئەوە درێ بچی بۆ شوێنێک نەخشەم بۆ بتاشە باشە من ئەگەر بچم بۆ من برادێک بچین بۆ لێر ئەو بچێت سراحەت کا پاڵداتەوە من بچم هەموو قەڵاکان و شوێنەکان و چەند هۆزی لێ و چۆنسۆنیە و چەنگەڕەکی لێ من بێمەوە من دۆزەرەمیان ئەو ئێتاپان من چکە من تەفاسیلی بابەتەکەم داوە کۆڵم بۆسکە هاتۆتە ئێرانە نەخشەی بۆ تاشیوە نە لە ڕاست ناسینی خەڵکەکە پێکاویەتی و نە کە چۆشەوە درچی بۆ خاکە کرد کە دۆزیوەتەوە و هەتا وتێت ئێمە هیندستانە یعنی تۆ چۆن بە ماڵی دۆزەرەوە ڕئیس پیریکە هاتۆتە ئەمریکا ناوی شوێنەکانی نووسیوە ناوی چیاکانی ناوی ڕووبارەکانی ناوی خاکەکانی پێمەڵێت لەو خاکە چی لێ ئەم خاکە چۆنە فراوانەکەی چەندە چیاکانی چی هەمووی دەستنیشان کردووە بە تەفاسیلی بابەتەکەی هەمووی داوە اینجا ناوێکی خۆشی بۆ داناوە ئەڵێ ئەنتیلیە ئەنتیلیا پروشەیەکی پرتوگالە بەمانای جیهانی نوێ ئەمە دەستەواژەیە کە ڕئیسپیری بۆ خاچی ئەمریکای بەکارهێناوە و دواتر ناوی ئەمریکا لە چیەوە هاتو کێ ناوی ئەمریکایی ناوە طبعا ناوێک لە هەر شوێنێک ئەدرێت هەڵبەتە بە مێژوو ئەو ناوە ئەتەسپێت یاخۆ ئەو ناوە سابت ئەبێت بۆ نمونە سلێمانی ڕەنگە لە ڕابردوودا ناوێک بەرەبەر ئەم ناوی هەڵگرت بێت و ئەم سلێمانی ئێستای لێ دروست ببێت هەمان شێوازیش دڵنیان بۆ هەموو وڵاتێکی جیهانی وا بووە لەگەڵ مێژوودا ناوەکەی چەسپاوە ئەمریکا چۆن بووە و باس لەوە کردوای پێت ئەڵێم کە ناوی ئەمریکا کوردیە یاخود ئەمریکا خۆ هەر زمانێکی دیکە پرسیارەکە زۆر لە جوانە ئێمە ئەوەندەی کە من لەم کۆڵیەوە حەسەب ئەو کتێبی بەردەستت ئەوەی کە زۆر جوان و جێگای میهمە من بۆری بۆچوونی خۆم تێدا نەخستووە تەنها بەسەرچاوە ئێمە تەنها بەسەرچاوە باسی ئەو جۆرە لێکۆڵنەوەمان کردووە ئێمە چەند بیر و بۆچوونێکمان هەیە لەسەر دۆزینەوەی کشوەری ئەمریکا و بە تایبەتی وشەی ئەمریکا ئەمریکا ئەڵێن کە گوایە ئەمریکۆ دافپوچی ناوەکەی هەڵەکەم بەڵام بۆ شەیە ئەمریکای دۆزیوەتەوە کابراایەک لە ساڵی 1507 کتێبێکە نووسێ ناوی واڵدەسمێرە ئەم واڵدەسمێرە ئەڵێ کۆلۆمبۆس نا بە کیشوەری ئەمریکای تۆ کیشوەری کۆلۆمبۆس ئەڵێ نا ئەمریکۆ پێشتر کە گەڕانی لە ئەمریکا کردووە ناوی ئەمریکای ناوی ئەمریکۆی خستە سەرپاڵ ئەمریکا و کشوەری ئەمریکا وتێتی ئەمە ناوی ئەمریکایە ئەمریکۆ بەڵام دواتر زانی پێش ئەمریکۆ کریستۆفەر کۆلۆمبۆسوە بەڵام کتێبەکانی کە نووسی بوو لەسەر ئەمریکا بەناو ئەوروپا بڵاو بووە ئەمە وەک بۆمانە جێڕنەوە ئینشاڵڵا تۆ کاتێکی باشم دێ من بۆ ڕوونەکەمەوە چۆن بووە ئەڵێ دوای ئەوەی کە کاتمان زۆر کەم ماوە کاک محەممەد بەڵام هەر دەمویست لەسەر ناوەکەی دڵنیا ببینەوە من ئێسەوە بۆ باسەکەم دوای ئەوەی کە چۆتە ئەمریکا ئەڵێن کە گوایە واڵدەسمێر زانێتی پێشەوەی کریستۆفەر چووە
ئەڵێ تر زۆر درەنگ و ناوەکەی بسڕێتەوە لە چاپی داهات ناوەکەی سڕیەوە کە بۆ ئەمریکا نووسیوێتی بەڵام کە خەبەری بۆ زۆر درەنگە لەبەرەوەی ئەوروپا ئەو ناوی بیستووە ناوەکەش گواستراوەوە بۆ ئەمریکا کاتە کاک محەممەد بەڵێ ئێستا بەسڕی خۆمتمان کە جێگەی پرسیارە بۆ من ئەوەیە ئەگەر ڕئیسپیری کشوەری ئەمریکای دۆزی بێتە بۆچی بە ناوی خۆیوەنەی کردووە ئێستا من بۆ باسەکەم بە زۆر بە کورتی کاک محەممەد زۆر باشە ئەمریکۆ زۆربەی ئەڵێن دەستاواژەیەکی ئیتالیا کە بۆتە ئینگلیزی بۆتە ئەمریکا باشە ئەڵێن پرسیارەکەوەیە باشە بۆ بە کیشوەری ئەمریکا ناوەتری ئەمریکۆ بۆ سەدان ویلایەت هەیە لە ئیتال لە ئەمریکا ناوەکانیان ئیتاڵیان بیعیبشن بۆ نمونە کیشوەری ساوز داکۆتا ببرە ویلایەتی ساوز داکۆتا زۆر بیتر لۆ ناوی ئەمریکۆ گۆڕدرا بیری بۆچونێکی زۆر جوان هەیە بەڵام من وەکو کەسێکی ئەکادمی لە کتێبەکەمە باسم نەکردەوە چونکە ئەمە تەنها بیر و بۆچونە تا ئێستا نەخڕۆتە سەر بەڵگەیەکی زانستی من یەکێک لەگەڵ مامێکی گەورەی خۆم کە مام کەریمخانی ناوە لەگەڵ لێدانیشتم پیاوێکە زۆر عەبقەریە لە زمانی فارسی کوردی عەرەبی وتی وشەی ئەمریکا وشەیەکی کوردیە وتم چۆن وتی کاک محەوەتم بەڵێ وتی ڕئیس پیری کە ئەمریکای کێشاوە یعنی سنوورەکەی جا مەرزنی لەوانەیە کەسێکم کە ئەم ئەوەی کێشاوە مەرزنی ڕئیس پیری لە وتبێتیان تیلە کاتێک سنووری ئەفریقیا بۆ ئەمریکای دەتنشان کردووە کە پێوتر دەریالی شوی تاریک ئەمەیە سنوورەکەی بالفعل ڕاستەکە سنوور دەتنشان کرد کە ڕێگاکەی دۆزیە و ڕێگای بۆ ئەمریکای دۆزیە وتی ئەمە ڕێگە ئەمە ڕێگە بە لەهجەی سۆرانی وتوێتی ئەمە ڕێگە تا ئەن تەنها بیر و بۆ چونە دووپات یەکەمەوە ئەمە قسەیەکی زانستی نییە ئەمە تەنها ئەوترێ بۆش لە کتێبەکە باسم نەکردووە کەوتێتی ئەمە ڕێگە لە زمانی عەرەبی ڕێی قەڵەوی نەبوو گئیشی نەبوو کردیە ئەمریکا لەگەڵ زوری زەمن بووەتە ئەمریکا یعنی یەکێک لەو پرسیارانەی ئەمریکا تا ئێستا کە ئەم نەخشەیە لەم کیشوەرە نەوتراوە ئەمریکۆ چکەمە پرسیارەوە ڕاستی بۆ پێوترێ ئەمریکا چکە من پێم وایە جیالەوەی ئەو کوردە دۆزیوێتەوە ناوێکی زۆر جوانتەوە دیارە ینی عقل ینی قبوڵی ئەم ڕاستیەکە محەممەد من کاتێکم زۆر کەما بەڵام شتێک ئێلام زۆر پرسیار ئەوە دەمێت وەڵامی و پرسیارم دەست نەکەوت ئەمریکیەکان دان بۆ دەدەنێن کە ڕئیس پیری دۆزەرەوەی ئەمریکا یاخۆ ڕێی ئەوان بەگشتی چییە بەس زۆر بە کورتی بە بەڵای خۆ بەنەخێت زۆر باشە دوو بۆچونەیە زۆرینەی متەفقن ئەڵێن بەڵێ لەبەرەوەی ڕئیس پیری نەخشەیەکی بۆ کێشاوین ئێستامە دەستی ماسەکەین چونکە ئەم نەخشەیە با بڵێن گزارش لەوە کاکە ڕئیس پیری هاتەوەتە ئێرانە ئەی کووا نەخشەی کۆڵۆمبۆس هیچ نەخشەیەک لەسەر کۆڵۆمبۆس نییە جاگە تۆ ئەگەر قەوسێکم بدەیت من زۆر بە کورتی یەکشتی زۆر زۆر بە کورتی زۆر بە کورتی سەبارەت بە ڕئیس پیری حەزەکەم چەند خاڵێک باز بکەم سەرەکی ترین خاڵ ئەم پیا بە دامەترێنەری GPS دانرێ یەکەم شخصە لە مێژوو GPS دروست کردووە کاتمانە GPS پۆرتەلانی دروست کردووە پۆرتەلان لە ناو دوورگەی زەریە پێماڵێ لە چۆن بگەین بە بەندەر پۆرتەلان واتە یەکبەستنی ناو دەریا بۆ بە بەندەرەوە بەکەنداوە ئەم پیاوە یەکەم شخصە لە مێژووە GPS دروست کردووە کە ئێستامان بەکاردێنێ سەر مۆبایلەکەمان ئەم نەخشەیە یەکەم نەخشەیە کە وای کردووە تێڕوانینی جیهان بۆ کۆم بگۆڕدرێ ئێستامە نەخشەی ئەنتراکتیکای کێشاوە یعنی یەکێک لەو خاڵانەکە حەزەکەم باسی بکەم ئەنتراکتیکای کێشاوە زانیان ئەڵێن کاتێک کێشایەتی بێسەهۆڵ بووە کە 34 ملیۆن ساڵ لەمەوبەرە یعنی ئێمە بەڵگەیەکە کە من دووبار لە کتێبەکەم سوکەن تەنها قسێ بەڵگەیەکە بۆی کە 34 ملیۆن ساڵە کوربوونی هەیە زۆر سپاس بۆ زۆر بەڕاست محەممەد عەلی سەمان نووسەری کتێبی ڕئیس پیری و هەروەها بە هەمان شێوە فیلمێکی دۆکومنتاری لەسەر ڕئیس پیری سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەیان کوردستان جێگەڵ ئێمە مادە بوویت زۆر بەخێر بێ کاک محەممەد کاتی بەش خۆش